لە مانگی پیرۆزی ڕەمەزانیشدا فڕۆکەزەنجەکانی سوپای تورکیا بەردەوامن لە بەردومانکردنی گوند و ئاواییەکانی باشووری کوردستان لەگەڵ هەر بەردومانێکیدا وێڕای دروستکردنی ترس و لەڕاوچێ لای گوندنشینان زیانی ماڵی زۆریش دەگەیەنێ بە خەڵکی سڤیل و مەدەنی و گوندنشین. بەو ڕەمەزانەی لە ڕەمەزاناندا قەنەعەت هەبێ من بە خۆم یەکێکم لەو منتیقەی بنارەی قەندیلدا دەژیم و ژیاوم هەموو تەمەنم لێرە بردوتە سەری هەتا ئێستا ئەمە خۆشین لێرە نەدیوە لە دەستی ڕژێمەکانی داگیرکەری کورد جا بەبێ جیاوازی بردومان یاخود دەستدرێژی بۆ سەر ئەهلی سپیل و خەڵکێک بە هەر پاساوێک بە هەسەر بێنوێک ئەوە دیارە لە شریعەتی ئیسلامدا شتێکی ڕەپزکرا و حرام کراوە بە تایبەتی مانگی ڕەمەزان کە قەدر و بەهایەکی تایبەتمەندی خۆی هەیە کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم لە مانگەکان گەورەترین مانگی ڕەمەزانە حتا لە سەردەمی جەهالەت و نەفامیش ینی چەند مانگێک هەیە مانگی حرام کراویان پێ دەرێن لە پێناوی چدا بردومان چونی بەڕاستی ئەو میلەتەی ئێمە کاکە ئێمەش وەکو باقی میلەتانی دنیا مافی ئازادیمان هەیە مافی ژیانمان هەیە مافی بوونمان هەیە. لە تەواوی ئەو بەردومانانەی فڕۆکەزەنجەکانی سوپای تورکیا دەکاتە سەر ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان تەنها خەڵکی مەدەنی و کەم دەرامەت کراوتە ئامانج و شوێن نیشتەجێبوونیان وێران بووە لەسەر زێدی خۆیان ئاوارە و دەربەدەر بوونا لە بەرامبەریشدا چ لەلایەن ڕێکخراوە بیانیەکان و چ لەلایەن حکوومەتی عێراق و هەرێمی کوردستانیش هیچ شوێنێکیان بۆ دابین نەکراوە. بەشێکی زۆری بەردومانەکانی فڕۆکەزەنجەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیادا پرۆژە خزمەتگوزاریەکان کراونەتە ئامانج لەوانە ڕێگای سەرەکیەکان تۆڕی کارەبای نیشتیمانی سەرچاو ئاویەکان تەنانەت لە ڕابردوودا قوتابخانە و مزگەوت و زۆرشتی تریش حکوومەتی هەرێمی کوردستان وەک پێویست ناتوانێت و ئاوڕشی لە بناری قەندیل نەداوەتەوە و بۆیە پەکەوتنی پرۆژەی خزمەتگوزاری دیسانیش و بەلایەکی تێدا کاریگەری لەسەر خەڵک دەبێت لەسەرمانەوەی خەڵک دەبێت لە بناری قەندیل. چەندان ساڵە بە بیانووی بوونی بارەگا و پێگەی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە تورکیا لە ڕێگای فڕۆکەزەنجەکانیەوە بەردومانی گوند و ئاواییەکانی باشووری کوردستان دەکا زیانی گیانی و ماڵی زۆری گەیاندووە بە دانیشتوانی ناوچە سنووریەکان و گوندنشینان تا ئێستاش چەندان گوند و ئاوایی بە چۆڵکراوی ماونەتەوە. هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان هیچ کاریگەری نەبوو لەسەر کەمکردنەوەی بەردومانی فڕۆکەزەنجەکانی تورکیا بۆ گوند و ئاواییەکانی بناری قەندیل لە ئێستادا ڕۆژانە گوند و ئاواییەکانی ئەو سنوورە بەردومان دەکرێت و خەڵکی سڤیل و کەم دەرامەت و گوندنشین دەکرێتە ئامانج و سیانی گیانی و ماڵیان پێدەگات. عوسمان کورسات نیوز بناری قەندیل.